هەڵسەنگاندنی 28 ساڵ تەمەنی پەرلەمانی کوردستان بەم دەمەدەستە ناکرێ، بەڵام پەرلەمان کە لە سەرەتاوە دروست بوو جێگەی هیوای خەڵک بوو و خەڵک چاوەڕوانی زۆر گەورەی لێ هەبوو و بە ویژدانیشەوە باسی بکەین. پەرلەمان قۆناغ بە بڵێن خول لە دوای خول لە خولەکانی سەرەتاوە بە تایبەتی کە جۆرێک لە ئینتیما و جۆرێک لە جدیەت و دڵسۆزی لە دوای لە پاش مەسەلەن ڕاپەڕینەوە سەرەتای دروستکردنی دامەزراوی حکومڕانی کوردی و لە باشوورە جۆرێک لە جدیەت و دڵسۆزی هەبووە. توانین بڵێن لە سەرەتاوە باش بوو تایانی خولەکان مەسەلەن خولی یەک، دواتر خولی دوو و دواتر خولی سێ و بەرحاڵ پەرلەمان لە هەموو دۆخەکە کەم و زۆر ئیشی کردووە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم پەرلەمانە بارتەقای ئەو قەیران و کێشە و پێداویستیانەی خەڵکی باشووری کوردستان بووە؟ نەخێر، بەداخەوە ینی وێنەکە وێنە گشتەکەی پەرلەمان وێنەیەکی تەڵخ و ناشرینە، وێنەیەکە مای شانازی نییە، نەبوو خەڵک نەبوو حیزب و لایەنە سیاسەکان. ئێستا پەرلەمان بووەتە بارێک بەسەر ژیانی خەڵکەوە و خۆی پەڵەیەکی ڕەشە. ینی یەکێکە لەو شوێنانەی کە هاوڵاتیان هەستەکەن نەبوونی باشترە. بەگشتی پەرلەمان مەسەلەن ئەتوانێت یاسا دەرکا، بەڵام توانای قووەتی جێبەجێکرد ئەوەی نییە کە لایەنی پەیوەندیدار ناچار بکە یاساکان جێبەجێ بکەن. مەسەلەن لە پشتی پەرلەمانەوە مەرجەعیەتی تر هەیە بۆ بڕیار. مەسەلەن پەرلەمان ئەبێتە مەیدانێک بۆ یەکلایکردنەوەی سیراعی سیاسی و بۆ تۆڵەکردنەوە وەکو هەر دەستگایەکی تری، مەسەلەن دەستگای ئەمنی، دەستگای چەکداری بەکارەهێنرێت و خودی پەرلەمان نەک شوێنێک نییە بۆ چارەسەریکردنی کێشەکان، بەڵکو ئەبێتە شوێنێک بۆ قەیران، شوێنێک بۆ درزی زیاتر، بۆ دوورکەوتنەوەی زیاتر، بۆ نەمانی متمانە. بۆیە بەگشتی پەرلەمان ئێستا ینی ئەتوانین بڵێن ینی هەڵیگری باشترە نەبێ باشترە، ینی لێگەڕی نەبێ هەڵیگری لە کاتێکی ترا بهێنیتە دەرەوە کە دەور و زەمانی کاری پەرلەمانی هەبێ. نمونە زۆرە، مەسەلەن بە ناوی چاکسازیەوە دێ سەرۆت و سامانی ئەم وڵاتە شەرعیەت بە دزینی سەرۆت و سامانی ئەم وڵاتەدا بە ناوی دادپەروەری، بە ناوی چاکسازیەوە مەسەلەن بە ناوی دیموکراسیەوە دێت سەرۆکێکی ناشەرعی بەسەر ئاسەپێنێ، ینی بە ناوی چاودێریەوە دێت چاوپۆشی لە خەڵکی فاسد و گەندەڵەکرێ، بە ناوی مەرجەعیەتی خەڵکی کوردستانەوە مەسەلەن کۆمەڵگەی نێودەوڵەتی پێفریوە درێ، مەسەلەن ڕای گشتی نێودەوڵەتی پێفریوە درێ. ینی بوونی پەرلەمان وای کردووە بە جۆرێک لە جۆرەکان دەسوپێی خەڵکیشی بەستوتەوە کە بیر ناتوانێت بیر لە بەدیلێک بکاتەوە. پەرلەمانێکێکە لەو دەستگایانەی کە خەرجێکی زۆری هەیە ساڵانە بە تایبەتی پێشەم قەیرانە، مەسەلەن من بیرمە 4 ساڵی کە لێوە بووین هیچ ساڵێک کەمتر لە 50 ملیار دیناری بۆ تەرخان نەکراوە، بۆ هەر ساڵێک 50 ملیار دینار، کە لە کاتێکا ڕەنگە بە 10 ملیار دینار ئیداری ساڵێکی پێ بدرایە. پارەیەکی ئەجگار زۆر دەستکەوتی و ئەنجامێکی ئەجگار کەم. یعنی پەرلەمان خۆی ڕێک بە پێچەوانەی مەبدە و ئەرکی سەرشانی خۆیەوە. پەرلەمان شوێنێکە بۆ گەندەڵی، پەرلەمان شوێنێکە بۆ بەفیڕۆدان، پەرلەمان شوێنێکە بۆ فێڵکردن لە خەڵک. ینی پەرلەمان نەک شوێنێک نییە بۆ ڕاستکردنەوەی خوار و خێچەکانی سیستەم، بەڵکو خۆی بەشێکە لە خوار و خێچەکانی ئەم سیستمە حکومڕانی کە هەیە. بۆیە مەسەلەن تۆ ئەگەر قاعیدەیە مەسەلەن ئۆرگانێک دەستگایەک تا ئەو کاتەی خۆی تایبەتمەندیەکانی دەستگایەکی سەرکەوت و شەفاف و دیموکراسی و ئەوانەی تیانە بێ زەحمەتە بتوانێت داوا لە دەستگایەکی تر و لە دەسەڵات و دامەزراوەیەکی ترکە بڵێت تۆ باش بە. هەموو ئەو قەیرانانەی کە لە دەسەڵاتەکانی ترا هەیە لە خودی پەرلەمانە بە زیادیشەوە هەیە. بۆیە پەرلەمان لە دکتۆرێکی نەخۆشەچێ کە نەخۆشەکانی خۆی پێ چارەسەر ناکرێت، ئیدعای چارەسەرکردنی نەخۆشێکی ترەکە.